بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ ئەم کاتتان باش و بە هیوای سەلامەتی و باشترین تەندروستی بۆتان. من سوهام حسێن لەگەڵ هاوکارم بنار مستەفا بەرنامەکانی ئەمڕۆ 27 ئەیاری 2021تان پێشکەش دەکەین و لەسەر ئەم بابەتانە ڕادەوەستین. کۆنفرانسی دەستور و یەکڕێزی و پەیامی بەرپرسانی دەسەڵات، دۆخی پەنابەرانی ئێرانی لە کوردستان و مامەڵەی UN و حکوومەتی هەرێم. ئازیزان، پێش ئەوەی بچینە ناو بەرنامە و تەور و قسەواسەکانی ئەمڕۆمان، بەرنمەیەکمان دەبێت لەسەر ئەو هەواڵەی ئەم هەفتەیە کە دڵی هەڵسوڕاوانی بزنەوەی کرێکاری و کۆمۆنیستی تەزاند. بەداخەوە ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 23 ئەیار سالار جەبار ناسراو بە سالاری ئاسەنگەر ژیانی لەدەستدا. ئێمە لە پێشەنگ تیڤیەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی خێزان و کەسوکار و هاوڕێیان و دۆستان و هاوخەباتانی هاوڕێ سالاری ئاسنگەر دەکەین و لە پاڵیاندا ڕادەوەستین. ئازیزان، بۆ ئاشنابوونی زیاتر بە خەباتی هاوڕێ سالاری ئاسنگەر فەرموون گوێبیستی بەشێک لە کار و هەڵسوڕانی هاوڕێ سالار بێت. سەلەبەیانی 23 ئەیاری 2021 هاوڕێ سالار جەبار ناسراو بە سالاری ئاسنگەر کرێکاری کۆمۆنیست و سیمای خۆشەویستی نێو هەڵسوڕاوانی بەزوتنەوەی ئازادی خوازی و یەکسانی خوازی کوردستان و ئەندامی کۆمیتەی سلێمانی حەزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان بۆ هەتایە چاوەکانی لێگناو ماڵ ئاوایی لێکردین. هاوڕێ سالار جەبار هەڵسوڕاوێکی کۆمۆنیستی ماند و نەناس و خەباتکارێکی ڕێگەی ئازادی و یەکسانی چینی کرێکار و سەرجەم جەماوەری چەوساوە بوو کە هەر لە سەرەتای تەمەنی لاوێتیەوە پەیوەندی دەکات بە گروپ و ڕێکخراوە کۆمۆنیستی و چەپەکانەوە و خەباتی خۆی دژی ڕژێمی سەددام لە چوارچێوەی خەباتی بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستیدا بەرەو پێش دەبات. هەمیشە بە شلگیرانە و ئومێدەوە بەرەو پیری کار و چالاکیەکان چووە. لە ڕاپەڕینی ساڵی 1990دا یەکێک بووە لە بەشداربووانی ڕاپەڕین و دواتریش هەڵسوڕاوێکی چالاکی شوراکان و بزوتنەوەی شورایی بوو لە شاری سلێمانی. دوای پێکهاتنی حەزبی کۆمۆنیستی کرێکاری عێراق، چالاکی سیاسی و کۆمۆنیستی خۆی لە چوارچێوەی حیزبدا درێژە پێدا و هاوکات یەکێک بوو لە هەڵسوڕاوانی کۆمۆنیست کە لە ناو پیشەوەراندا کار و چالاکی جەماوری و سیاسی دەکرد. هەمیشە وەک کادرێکی عەمەلی لەو شوێنەدا کە حیزبەکەی پێویستی پێی هەبوو ئامادە بوو. دوای پێکهاتنی حەزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان، هاوڕێ سالار چالاکی سیاسی و ڕێکخراوەی خۆی لە ناو ئەم حیزبەدا درێژە پێدا و لە سەرجەم چالاکیەکانی حیزبدا دەورێکی بەرچاوی هەبوو. لە کۆنگرەی سێمی حیزبدا دەبێتە ئەندامی یەدەکی کۆمیتەی ناوەندی. لە خەباتی جەماوەری و ناڕەزایەتیەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و مامۆستایان و فەرمانبەراندا هەمیشە لە ڕیزی پێشەوە بووە. جەسارەت و پەیگیری هاوڕێ سالار بۆ ئامانجا یەکسانی خواز و ئینسانیەکانی، ئامادەیی لە هەرچی جموجۆڵێکی ڕەوای جەماوەریدا ئەوی لە ناو هاوڕێ و دۆستەکانیدا خۆشەویست کردبوو. لە جوڵانەوەی حەڤەی شوباتی ساڵی 2011 هاتنە مەیدانی جەماوەر لە دژی دەسەڵاتی بنەماڵەیی کوردایەتی، هاوڕێ سالار ڕۆڵێکی کارای هەبووە و یەکێک بووە لە ئەندامی ئەنجومەنی سەرای ئازادی و پەیگیر لەسەر داخوازی و ئامانجەکانی ئەم بزوتنەوەیە ڕاوەستا بوو. هەروەها بەردەوام ئامادە بووە لە چالاکیە مرۆڤدۆستەکانی حزب و ڕێکخراوە ڕادیکاڵ و مرۆڤدۆستەکان و بزوتنەوە جەماوەریەکاندا بەشداری کردووە و پشتیوانی کارەکانیانی کردووە. لەو چالاکیانەی کە سەنتەری بەرگری لە مافەکانی مناڵان و گروپی هانا بۆ کۆمەک بە ئاوارەکان و فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقی و چەندین ڕێکخراوی دیکە ئەنجامیان داوە، بەشداری جدی و چالاکانی هەبووە.
هاوڕێسالار سیمای ناسراوی چالاکیەکانی هەشتی مارس و یەکی ئەیارەکانی زۆرێک لە خۆپیشاندانەکانی شاری سلێمانی بوو. هەروەها یەکێک بوو لە ئەندامە چالاکەکانی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی لە سلێمانی کە خۆبەخشانە و لە خۆبردوانە دەستی هاوکاری و کۆمەکیان بۆ خەڵکانێک کە پێویستیان پێبووە ڕاکێشاوە. هاوڕێسالار لە دژی دەسەڵاتی گەندەڵکاران و بۆ داکۆچی لە ماف و ئازادیەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بەدیهێنانی ئازادی و یەکسانی هەڵسوڕا و جەسوور بووە و بەم هۆیەشەوە گەلێک جار لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی دەسەڵاتەوە دەستگیر کراوە. بەداخەوە دوای تەمەنێکی پڕ لە هەوڵ و تێکۆشان لە پێناو ئازادی و یەکسانی و مافەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشدا بەهۆی نەخۆشیەکی کلوپڕەوە سەرلەبەیانی 23 ئەیار ئێمەی بۆ هەتایە جێهێشت و ئازارێکی قوڵی لە ناخماندا دروست کرد. ئێمە سەرخۆشی لە ناسکی هاوسەری و مناڵەکانی و لە کەسوکاری و لە هەموو هاوڕێ و دۆستانی هاوڕێسالار و لە خۆمان دەکەین و لەم کۆسپەدا بەشداری خۆمان بە بەشداری خەمیان دەزانین. یاد و بیرەوەریەکانی هاوڕێسالار لە ناو ویژدانماندا بە زیندویی دەهێڵینەوە. ئازیزان، کۆمەڵێک لێدوانمان لە هاوڕێیان و هاوخەباتانی هاوڕێسالاری ئاسنگەر وەرگتووە کە گۆشەیەک لە خەبات و چالاکی و یادەوەریان لەگەڵ هاوڕێسالار باس دەکەن. فەرموون گوێبیستی بن. ڕۆژی 23 مانگە بزوتنەوەی کۆمۆنیزمی کرێکاری و حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان و بەرەی ئازادی خوازە بۆ یەکسانی خواز و پێشکەوتوی کۆمەلگا بەڕێی ناڕەزایەتی لە دژی هەڵاواردن و چەسانەوە و نایەکسانی چینایەتی یەکێک لە باشترین هەڵسوڕا و بێدرێخترین و لە خۆبردووترین هەڵسوڕاوەکانی خۆی لە دەستدا کە هاوڕێسالاری ئاسنگەر بوو. زۆر زەحمەتە لێرە بەدووە بتوانی تەسەوری ئەوە بکەیت کە لە ڕێزی پێشەوەی خۆپیشاندان و هاتنە مەیدانی مامۆسایان بۆ گێڕانەوەی موچە دواخراوەکانیان سالاری ئاسنگەر لە ڕێزی پێشەوە نەبینی. زۆر زەحمەتە تیمی مەراسیمە ئایاریەکان بە شار و گەڕک و کۆڵانەکانە بگەڕێن و سالار لە ڕیزی پێشەوەیان نەبینی. زۆر زەحمەتە تیمەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ هاوکاریکردن و بەهاناوەچوونی خەڵکی دەستەم و بێدەرەتان بڕۆن و هاوڕێ سالاری ئاسنگەر لە ڕیزی پێشەوە لە نێویانان نەبینی. سالاری ئاسنگەر لە هەموو جێگەیە بوو، لە هەر شوێنێک چەسانەوەی چینایەتی ببوایە، لە هەر شوێنێک تەحقیر و سوکایەتی بە ژنان ببوایە، لە هەر شوێنێک دەنگ هەڵببڕایە بۆ بەدەستهێنانی کرێکاران بۆ بردنەسەری ئاستی ژیانیان، بۆ پاراستنی حرمەت و کەرامەتی مناڵان، بۆ کۆمەلگایەکی ئازاد و یەکسان و خۆشگوزەران سالاری ئاسنگەر لە ڕیزی پێشەوە کەمتر ڕازی نەبوو. بە درێژایی تەمەنێک کە بووی ژیانی تەرخان کردبوو بۆی کە لە نێو بزوتنەوەیەکی جەماوەری ئازادی خواز یەکسانی خوازە بێت کە بتوانێت کۆمەلگا بگەڕێنێتەوە بۆ دەستی خاوەنانی ئەسڵی خۆی. سالاری ئاسنگەر بەتوانایەک کە بووی بۆ کۆکردنەوەی خەڵک، بەتوانایەک بووی بۆ کاریگەری دانان لەسەر دەور و پشتی، بە دڵسۆزیە کە بووی بۆ دەوروبەرەکەی، بە ئینسان دۆستیە کە هەیبوو، بە جەسارەتێکی شۆڕژگێڕانە کە بووی، بە لە خۆبردوویەکەوە کە بووی، توانی بووی سەرنجی هەموو دەوروبەرەکەی بۆ لای خۆی ڕابکێشێت. گەڕێکی خەبات دراوسەکانی یەکێ لە دۆستە زۆر نزیکەکان و ئینسانە خەمخۆرەکانی خۆیان لە دەور و پشتیان بوو لە دەستدا. حیزبی کۆمۆنیست یەکێ لە باشترین کادرەکانی خۆی لە دەستدا. خەڵکی سلێمانی یەکێ لە باشترین ئینسانەکان کە خەمی جادە و کۆڵانی بوو، خەمی بیئەی ئەو شارەی بوو، خەمی ئاو هەوای ئەو شارەی بوو، خەمی مناڵەکانی ئەو شارەی بوو، خەمی ژنانی ئەو شارەی بوو، خەمی مامۆسایانی ئەو شارەی بوو. هەر بۆیە لە هەموو خۆپیشاندان و نەبەردێکی چینایەتیە سالاری ئاسنگەر لە ڕیزی پێشەوەی بوو. هەر بۆیە لە بزوتنەوەی هەفتەی شوبات و ڕۆژانی دواییە زۆر بە خێرایی لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندانەکان دەرکەوت و بوو بە یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی باڵای سەرای ئازادی. کاتێک کە ئێمە لەوێ سخۆنڕانیمانەکە بێژگەل لەوەی کە بە چاوێکی وردەوە خەریکی سازماندان و ڕێخستنی خۆپیشاندانەکان بوو و هاوکاتیش چاوی بڕی بۆ هاوڕێیانی دەوروبەری و
لە بەرچاوگرتن و بە هەڵگرتنی مەسئولیەتی ئەمنیەتی جانی هاوڕێیانی دەوروبەری زۆر بە وردی چاوەڕوانی و چاوەدێری پیاوانی ڕژێن و هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتیە کرد. بەڕاستی لە دەستدانی سالاری ئاسنگەر یەکێ لە خەسارەتێکی ئێجگار گەورەی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان، بزوتنەوەی ناڕەزایەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان بوو. جێگاکەی زۆر بە زەحمەت دەتوانرێ پڕ بکرێتەوە. ئێمە تەحەملی ئەم کۆسە گەورەیەکەین بە جێژەدان بە ڕێگاکەی ڕێزی لێگرین، بەرز و بەڕێز بێ یادی هاوڕێ سالاری ئاسنگەر، بەرز و بەڕێز بێ ئەو ئاڵایی کە ئەو بەدەستیەوە بوو کە تاوەکوی ئێستاش ئەشەکێتەوە لە دیوار و کۆڵان و کوچەکانی شادی سلێمانی. بەرز و بەڕێز بێ یادی هاوڕێ سالاری ئاسنگەر و تەواوی گیان بەخت کردوانی ڕێگەی ئازادی و یەکسانی و خۆشگوزەرە تەواوی ئینسانەکە. بەداخەوە سەر لەبانی ڕۆژی 23 ئایار کاتێک ئاگاداری ئەوە بووم کە هاوڕێ سالار ماڵ ئەوەی یەکجاری لێکردوین، ئازارێکی واچووە دڵمەوە سەرڕای ئەوەی کە خۆم تازە نەشتەرگەریم بۆ کرابوو و ئازارێکی زۆرم هەبوو. هەموو ئازارەکانی خۆم بەم هەواڵە هەموو ئازارەکانی خۆم لەبیر چووەوە. ئەخر هاوڕێ سالار بۆ من زۆر جیاواز بوو، ئەو پشت و پەنای من بوو. هەموو کاتێکە دەڕۆشمەوە بۆ کوردستان لەگەڵ هاوڕێ سالار پێکەوە کارەکانمان ئەنجام دەدا. بیرم نایەت کاتێک چوو بێتم بۆ کارێک بەبێ هاوڕێ سالار. بەڕاستی هاوڕێ سالار قڵایەک بوو بۆ من. هاوڕێ سالار هەسوڕاوێکی کۆمۆنیستی ماندوونەناس و خەباتکارێکی ڕێگای ئازادی و یەکسانی چینی کرێکار و سەرجەماوەری چۆساوە بوو. کۆمۆنیستێکی چست و چالاک پڕ لە وزە، هەمیشە لە نێو خەبات و تێکۆشانی بەری کرێکاران و هەژارانی کوردستانە بووە. لە هەموو خۆپیشاندان و ناڕەزایەتێکدا بەشدار دەبوو، دەوری بەرچاوی هەبوو. هاوڕێ سالار لە هەر شوێنەی خەڵکی هەژاری کوردستان ناڕەزایەتیان دەبڕایە ئەو لە پێشی پێشەوە بوو و تافی دژی دەسڵات دەدا. لە 7 شوبات هەموو ڕۆژە هاوڕێ سالار لە سەرای ئازادی بوو، ئەو ئەندامی ئەنجومەنی سەرای ئازادی بوو. لە خۆپیشاندانی مامۆسایان هەمیشە لە ڕیزی پێشەوە بوو. کاتێک کرێکاران بۆ مافەکانیان دەهاتنە سەر شقام، هاوڕێ سالار لە تەنیشتیانەوە دەوەستا. دەتوانین بەگشتی بڵێین هاوڕێ سالار لە هەموو شوێنێ بوو، لە هەر شوێنێ فرمێسکی منداڵێکی برسی هەبوایە ئەو لەوێ بوو. هاوڕێ سالار کەسێکی تابڵەی وریا بوو، لە شوێنی خۆیدا زۆر بە خێرایی دەیزانی چۆن وەڵام دەداتەوە و چۆن کارەکانی ڕادەپڕێنێت. جارێک لە بازاڕە گڵوپێ بووی لەسەر هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان کارمان دەکرد. خەڵکمان هاندەدا بۆ ئەوەی بایکۆتی هەڵبژاردن بکەن، نەبن بە کەسانێک کە بەدەنگی ئەوان ئەو دەسڵاتە گەندە لە شەرعێ وەرگرێتەوە. لە سەرای ئازادی کۆمەڵی مەدەنی داوای ناسنامەیان لە هاوڕێ سالار کرد. هاوڕێ سالار ناسنامەکەی دەرهێنا و وتی ئەوە ناسنامەی منە، من نایدەم بە ئێوە، پێشەوە ئێوە ناسنامەکانم بنێ بزانم ئێوە کێن کەوا داوای ناسنامە لە من دەکەن. بە شێوەیەکی وە ئەوانەی ئیحراج کرد کە نەیانزانی چۆن قوتاریان بێ لە دەستی و بە زووی ئەو ناوایان چۆڵ کرد. هاوڕێ سالار بەحەق کۆمۆنیست بوو. لای سالار کۆمۆنیست زۆر ئاسان بوو. دەیوت لە کۆمەلگادا ئەوەنە سەرۆت و سامان هەیە بەشی هەمومان بکات، بە مەرجێک ئەگەر بە یەکسانی دابەشکرێ بە سەرمان، ئەوەی کە ناهێڵێتەوە سەرمایەداران و قازانجپەرستان و دەسەڵاتەکانیانە کە پشتیوانیان دەکەن. ئەگەر ئەوان لێمان گەڕێ ئەو سەرۆت و سامانی کە لەم کۆمەلگا هەیە بە شێوەیەکی یەکسان بەشی هەمومان دەکات. بە مەرگی ناوەختی سالاری ئاسنگەر ئەستێرەیەکی درەوشەوەی بزوتنەوەی ناڕەزاتی کرێکاران و زەحمەتکێشان کوردستان خامۆش بوو. مەرگی ناوەختی هاوڕێ سالار خەسارەتێکی گەورەیە لە هەمووان، سەرەتا لە خێزانە خۆشەویستەکەی و کەسوکارەکەی و هەروەها لە حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان و دەتوانم بڵێم لە تەواوی بزوتنەوەی کرێکاری و کۆمۆنیستی لە کوردستان و عێراقدا. لە ناخەوە سەرخۆشی خۆم ئاڕاستەی هاوسەر و منداڵ و خوشک و براکان و تەواوی ئەندامانی حیزب و خێزانەکەی و هاوڕێیانی لە حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان و بزنەوەی کۆمۆنیستی بەگشتی دەکەم. یادی هاوڕێ سالار و خەباتەکەی لە دڵماندایە بە زیندوی دەمێنێتەوە. بەرز و بەڕێز بێ یادی هاوڕێ سالاری ئاسنگەر. هاوڕێ سالاری ئازیز، هاوڕێ سالاری ئاسنگەر، ئەو قەڵغانە پتەوە بوو کە بە حزوری ئەو لە مەیدانی ناڕەزایەتی جەماوەریەکاندا
بێوەری و ئازایەتی پێدەبەخشی فێری هاوکاری و ئامادەباشی و پێکەوەبوونی دەکردم. ڕۆڵی سالاری ئازیز لە مەیداندا بۆ تێکۆشان لە پێناو گەشەکردنی خەباتی کرێکاریدا هیچ دوو دڵی وەستانەوەیەکی نەدەزانی. بەردەوام پڕکار و جوش و خرۆش بوو، ئەوینی سەرکەوتنی شۆڕشێک بوو بۆ یەکسانی ئینسانەکان و نهێشتنی هەر جۆرە چەوسانەوەیکی ئینسان لەلایەن ئینسانەوە. ئەو پەڕی ئینسان دۆست و خەباتجارە پەیگیر بوو لە ئازادی، پەیگیر بوو لە یەکسانی. مرگی هاوڕێ سالار کەلێنێکی گەورەیە. ئەوەی بۆ من دەمێنێتەوە ئەزمموی خۆشەویستی و یەکسانی و ئینسان دۆستیە. پەیمان دەدەین بە هاوڕێ سالاری ئاسنگەر و هەموو هاوڕێەکانمان کە لە پێناو ئەو خەباتەدا تێکۆشاون و گیانیان بەخت کردووە لە سەر ڕێگاکەیان بەردەوام دەبین هەتا هێنانەدی سۆشیالیزم. هاوڕێ سالار یەکێ بوو لەو ئینسانە تێکۆشەرانەی کە بەشێکی زۆر لە ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ خزمەتی کرێکاران و بزوتنەوەی کرێکاری و بەردەوام لەسەر ماف و خواستەکانی کرێکاران و پیشەوەران هەڵی داوت هەیە و لە ڕیزی پێشەوە بۆ وەڕێخەری زۆرێک لە بزوتنەوەی ناڕزایەتیەکان بووە. سالاری ئاسنگەر یەکێ بووە لەو تێکۆشەرانەی کە 16 مانگ پێش ئەوەی کە جەماوەری ناڕازی لە کوردستان لە حەڤەی شوباتە بێنە مەیدان 16 مانگ ئەو لە مەیدانە لەگەڵ هاوڕێیان خەسرە و نەوزەر بابان و چەند هاوڕێشی تر بانگەوازیان کرد بۆ خەڵک لەسەر ئەو ڕووداوەی تونس هەڵیاندایە و خەڵکیان هێنایە مەیدان. سالاری ئاسنگەر لە یەکەمین ڕۆژی دەستپێکردنی ناڕەزایەتی جەماوەری لە حەڤەی شوبات تا ئاخر ڕۆژەکانی وەک ئەندامێکی ئەنجومەنی سەرای ئازادی لە مەیدانا بووە و لە تەواوی تەزاوراتەکان کە لە شاری سلێمانی هەبووە لە ڕیزی پێشەوە بووە و بۆ یەک ڕۆژیشدا نەبڕاوە. ئەو هاوڕێ تێکۆشەرە یەکێ بووە لەو هەرسوڕاوە ئەمەلیانەی کە لە ڕۆژنامەی دەنگی کرێکارە بەردەوام هاوکارمان بووە لە ڕیزی پێشەوە بووە بۆ دابەشکردن و گەیاندنی ڕۆژنامەکەش بۆ کارگەکان هەمیشە بەشداری هەبووە و دەخاڵەتی کردووە. بەڕاستی هاوڕێ سالار یەکێ بۆ کە ئەمێ بڵێم جێگاکەی خاڵیە و هیچ کام لە ئێمە ناتوانین جێگای ئەو پڕکەینەوە لە ناو ئەو بزوتنەوەیەوە. من بە ناوی ڕۆژنامەی دەنگی کرێکار و ستافی دەنگی کرێکار پرسە و سەرخۆشی خۆم بۆ کەسوکار و خانەوادەی هاوڕێ سالار و هەموو دۆستان و ڕەفیقانی هاوڕێ سالار ڕاگەێنم و ئێمە لە پاڵ ئەوانین و هاوکار و هاوخەمی هەمویانین و ئەو بەسەرهاتە بەڕاستی دڵتەزێنە ئەوەنگەی لە کەسوکاری ڕۆیشتووە ئەوەنگەش لە بزوتنەوەی کرێکاری و خەڵکی ئازادی خواز ڕۆیشتووە. ئەگەر متابعە بکەن بەڕاستی فەیسبووکی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سەر تاسەری دنیاوە خەم و ماتەمینی دەرەبڕن بۆ ئەو هاوڕێیە، ئەوەی کە لە نێزیکەوە ناسیبێتی و ئەوەی کە دۆستی بزوتنەوەی کرێکاری و دڵی بە کرێکاران بسووتێ. هیوادارم کە ئێمە بزوتنەوەی کرێکاری و خەڵکی ئازادی خواز بتوانین درێژە بە ئەو خەباتە بدەین کە ئەوەی کرد و هەمیشە وەک ڕابەرێکی مەیدانی ئێمە حزورمان هەبێ و بەتەنگ یەکتریەوە بین. سەری ڕێزدانەوێن بۆ گیان لە دەزانی هاوڕێ سالار جەبار کە ناسرا بە سالاری ئاسنگەر. هاوڕێ سالار جەبار بەس هاوڕێی ناو بزوتنەوەی کۆمونیستی کرێکاری کوردستانم نەبوو، ناو حیزبم نەبوو، بەڵکو هاوڕێی هەمیشەیش بوو و هاوڕێی هەموو ئەو ڕێکخراوە گرۆپ بوو
تیایەوە قەرار بوو لەم ڕێگایانەوە بتوانین خزمەتێ بە ئینسان بێ هەروەکو بزوتنەوەی ژنان سەردەری بەرگری لە مافەکانی ناڵات گروپیهانە کە کاری چەند ساڵەمان بوو بۆ کۆمەکردن بە ئاوارەکان سووریا موسڵ شنگال تەلعەفەر هەموو ئەو ناوچانی کەوتونە ژێر دەسەڵاتی دڕندەی دەوڵەتی ئیسلامی لە شام و لە عێراق کە پیانەوە داعش کۆمەکەکانمان کۆ کردەوە و کۆمەکەکانمان بە هەموو کەمپەکان بۆ هەموو شار و شارۆچکەکان دەبرد لەگە هاوڕێ سالار هاوڕێ سالار بێ ئەوەی دواکەوت بێ لە مەیدانەکاندا هەمیشە دەخەباتان بوو هەر لە بزوتنەوەی سەربەخۆی کوردستانە کارێکی بێوچانی دەکرد لە تۆڕی هاوکاری کۆمەڵایەتیە کە ئێستاش بەردەوامین کە جێ دەسی دیارە کە چەندین ماڵی هەژار و کەم تەرامەتی بەسەر کردوەوە لەلایەن ئەو کۆمەکانی کە بەدەستی بگەیشت و دابەشی کردووە بەسەریاندا نمونەیەکی زیندووە لە مێژووی خەباتی چەندین ساڵەی مێژووی هاوڕێ سالار تەمەنی هاوڕێ سالار ڕوویدا هاوڕێ سالار نزیکەی بە 35 ساڵ زیاترە لەم بزوتنەوەیە خەبات دەکات بەداخەوە بۆ گیان بزانی هاوڕێ سالار هاوڕێی هەمیشەیشم لە دەرەوەی بزوتنەوەکە و لە دەرەوەی ئەو ڕێکخراوانش ڕۆژانە ئەگەر یەکترمان نەدیایە تامەزرۆ بوون بۆ یەکتری زۆر بەداخەوە ئیتر ناتوانێت ئینسان ناتوانێت لە چەند خولەکێکا بتوانێت مێژووی تەمەنی ئینسانێک بەیانکە مێژوویەکی بۆ خۆی تۆمار کرد لەوانەیە بڵێم ئێمەش ئاوە دەخوازیین ئەو مێژۆمان پێ بکرێت تا سەری ڕێزانە لەوێنم بۆ گیان لە دەزانی ناوادەی هاوڕێ سالار جەبار بە بۆنەی لە دەستدانی ژیانی هاوڕێمان هاوڕێ ئازیزمان هاوڕێ سادار ئاسنگەر پێم باشە لەم چەند ساڵانەی کە پێکەوە بوون وەکو کار و خەبات و چالاکی و وەکو یادگاریەک کە پێکەوە لەگەڵ کۆمەڵی هاوڕێی جەسوور و نەبەرد کە چالاکیمان کردووە ئەو چالاکیانەی کە هاوڕێ سالاری ئاسنگەر پێکەوە ئیشمان کردووە ئیشارەتی پێبەم هێکێ لەوانەی کە کاتی خۆی لە بزوتنەوەی دژی هەژاری کە لە ئەنجامی شەڕ و نابەرابەریە کە لە منتیقە لە وڵاتی ئێمە ڕوویدا کە ئاوارەبوونێکی زۆر ڕوویدا و ئێمە ئەم بزوتنەوەیمان پێکێنا بزوتنەوەی دژی هەژاری بۆ کۆمەکردن بەو ئاوارانی کە لە دەرەوە لە جنوب و بڵێن بۆ لە سووریاوە هاتنە کوردستان ئەکە لەو کەسانی کە کاری تیا کرد و هەوڵی داوە کۆمەکی کرد بەمانە هاوڕێ سالاری ئاسنگەر بوو کە زۆر بە دڵێکی فراوانەوە لەگەڵمانە هات و هیچ هیچیانە بوو کاتە تەلەفۆنت بۆ کرد بێ ئەوەی یعنی بۆ وەستێ ئامادەی خۆی دەرەبڕین و لە زۆر بواری ترە و لە زۆر مەیدانی ترە و لە زۆر خۆناغی ترە کە ئیشمان دەکرد یەکێتر لەوانەی کە لە بۆ نمونە لە جەریدەی دەنگی کرێکارەکە ئێمە کە دەرەچوو ئەو ئامادەی هەبوو کە بێت بۆ معمەلەکان ئەو شوێنانەی کە کرێکاری تیا بوو یەکسەر لەگەڵمان ئامادە بوو بۆ بڵاوکردنەوەی جەریدەی دەنگی کرێکار و کاتێ تریش کە مێسکتابی حیزبمان دەکرد بۆ بڵاوکردنەوەی بڵاوکراوەکانی حیزب و بەیانی حیزب هاوڕێ سالاری ئاسنگەر
زۆر بە گەرم و دڵپڕ لە هیوا ئامادەیی هەبوو کە ئەم کارە و ئەم چالاکیە بە ئەنجام بگەێنێ. زۆر بەداخەوەی کە هاوڕێ سالارمان لەدەستدا وە پرسە و سەرخۆشی خۆم لە هاوڕێیان و وە لە کەسوکار و خانەوادەکەی دەردەبرم. سالاری ئاسنگەر مرۆڤێکی سادە و جوان و بە ئەمەک بوو. مرۆڤێک بوو کە لە تەواوی ژیانیا تەسەوەر ناکەم دڵی کەسێکی ڕەنجان بێ. سالاری ئاسنگەر خۆشەویستی هەمووان بوو، کەسێکی بە ئەمەک بوو، کەسێک بوو کە هیچ کاتێک بۆ هەر کارێک پێمان وتوێت نەخێری نەبووە. سالار هەمیشە لە خزمەتی خەڵکی فەقیر و هەژار بووە. بەداخەوە بۆ هاوڕێ سالار کە لە ئێمە ڕۆیشت، لە کەسوکاری ڕۆیشت، مرۆڤێک بوو هیچ کاتێک وشەی نەخێری بەرامبەر بە ئێمە بەکارنێناوە بۆ هەر کارێک پێمان وتوێت، هەر کاتێک بوو بێت، شەو بێت، بەیانی بێت، پەیوەندیمان پێوە کردبێت نەیوتووە نەخێر. هاوڕێ سالار کاتێک کە من سیارەکەم خراپ بوو، یعنی پەیوەندیم پێوە کردوتم هاوڕێ سالار بۆ چەند کارێک پێویستم بە سیارەکەدا کە زۆر کۆمەکی تۆڕەکانی هاوکاری کۆمەڵایەتی کرد. هیچ کاتێک نەیوت نەخێر، هەمیشە بە خۆی، بە ماڵی، بە سیارەی لە خزمەتی خەڵکی فەقیر و هەژار بووە. هەر کاتێک پەیوەندیم پێوە کردە کاک سالار ماڵێک هەیە لە فڵانە شوێنە، با بچین سەردانی بکەین، بزانین چیان پێویستەوە، بزانین چیان بۆ بکەین. بەردەوام ئامادە بوو لەگەڵمانە ئەهاو بۆ ئەو شوێنانە. پەیوەندیم پێوە کردایە کاک سالار ئەمە ماڵێک هەیە، پێویستیان بەم کۆمەکانەیە، وەرە با بڕۆین بێتەوە بیگەین بەدەستیان، یان خۆت بڕۆ بیگەێنە بەدەستیان. هەمیشە ئەڕۆیشت. کاک سالار پشت و پەناو بوو ئێمە بەڕاستی. مرۆڤێک بوو هیچ کاتێک تا ئەو لە ژیانە بوو هەستمان ناکرد پشتمان خاڵیە، پشتمان سۆڵە. هەر کات پەیوەندیمان پێوە کردایە ئەو لە پێشەوە بوو. کاک سالار لە سەرەتای ژیانیەوە کە کاری کردووە، هەمیشە کاری بۆ دادپەروەری، بۆ یەکسانی نێوان مرۆڤەکان، بۆ نێشتنی نادادی لە کۆمەڵگەیە هەڵیاوە. لە هەر ناڕەزایەتیەکە لە کۆمەڵگەی کوردستانە هەبوو بێت، لە سلێمانی، لە هەر شارێکی تر، لە بیرما، لە فێسایق، لە هەڵەبجە، لە هەر شوێنێک کە خۆپشاندان بوو بێت، کاک سالار بواری هەبوو بێت خۆی گەیاندۆتە ئەو شوێنە و بەشداری کردووە لەو خۆپشاندان و ناڕەزایەتیانەیە. هەر ناڕەزایەتیەک بەرامبەر بە نادادپەروەری و بەرامبەر بە نائەدالەتی لە کۆمەڵگەیە هەبوو بێت، کاک سالار لە پێشەوەی ئەو ناڕەزایەتیانەیە بووە. زۆر بەداخەوە بۆ کاک سالار کە ئەمڕۆ لە ناومانە نەماوە، باشترین وەفا بۆ ئێمە کە وەفایەکمان بۆ ئەو مرۆڤە گەورە و خۆشەویستە و سادەیە بمێنێت، ئیدامە بە ڕێبازەکەی بین. ئێمەش لێرەوە هەوڵ بڕیارەین کە بە هیچ شێوەیەک ئەو هەوڵانەی کە هاوڕێ سالار لە ماوەی ژیانیا هەیبوو بۆ پشتیوانی لە خەڵکی فەقیر و هەژار، بۆ نادادپەروەری، بۆ ئازادی، بۆ یەکسانی درێژە پێ بدەین. بە بۆنەی گیان لە دەستانی هاوڕێی خۆشەویستمان هاوڕێ سالار کە ناسراوە بە سالاری ئاسنگەر، هاوڕێ سالار وەکو هەم هاوڕێکی شەخسی وەکو هاوڕێیەکی حیزبیش جێگەی و مەکانەتێکی زۆر کاریگەرە هەیە هەبوو. ئەتوانین بڵین کە ڕەمزی بەرخوردان و تێکۆشانی چەندین ساڵە بۆ کە زیاتر لە 25 ساڵە من هاوڕێ سالار ئەناسم کە هەمیشە لە ریزی پێشەوەی ناڕەزایەتەکانی خەڵکی کوردستانە بووە. ئەگەر تەماشای مێژوویەک یاخود لاپەڕێک لە مێژووی بکەین، ئەبینین هەموو ڕۆژەکانی ڕۆژی پرشنگدار و تێکۆشان بووە لە هەمیشە لە بەرەی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستانە بووە، بە تایبەتی لە ناڕەزایەتەکانی حەبەی شوڵات کە دەورە و ڕۆڵێکی کاریگەری هەبووە، و لە ئەنجومەنی سەرای ئازادیە ڕۆڵی کاریگەری هەبووە کە ئەو کەسانی کە لێوێ بوون هەمووی شاهیدی ئەوەی بۆ ئەدەن کە چ ڕۆڵێکی بەرجەستەی هەبووە. هاوڕێ سالار بەدەر لەوەی کە کەسێکی ئازادی خواز و یەکسانی خواز بووە، کەسێکی ڕۆحسووک و هەمیشە لەوەیە بووە کە
لەشێکی سووکی هەبوو بۆ هەموو کار و چالاکیە کە لەگەڵمانە بووە هیچ کاتێک ڕۆژە لە ڕۆژان ئەرچێکی سپێسپێرا بێ یاخودوێنە هەمیشە بەگەشت بینیەوە هەمیشە زۆر بە کەسێکی ڕۆحسوکنین بووە کە توانوێتی ئەنجامی بات بۆیە لە دەستانی هاوڕێ سالار خەسارەتێکی گەورە بووە هەم لە حیزب وەکو هەم هاوڕێی شخصی هەر هەمومان و ئەتوانم بڵێم جێگاکەی زۆر بە زەحمەت پڕە بێتەوە ومێ دەکەم کە هاوڕێکانمان ئەو جێگای پڕکەینەوە و لە کۆتاییە پرسە و سەرخۆشی خۆم بۆ خانەوادەکەی و بە تایبەتی ناسکی هاوسەری و مناڵە چاوگەشەکانی و ئومێ دەکەم کە دوانە خۆشیان بێت. ئازیزان وەک گوێویستی بوون هاوڕێ سالار بەردەوام لە ڕیزی پێشەوەی ناڕەزایەتیەکان و خەباتی جەماوەریدا بوو و دەور و نەخشی بووە و جێگەی ئومێدی هاوڕێیان و هەڵسوڕەوانی ئەم مەیدانە بووە. با لێرەدا گوێبیستی وتەیەکی هاوڕێ سالاری ئاسنگەر بین کە لە کۆنگرەی سێهەمی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستاندا لە نیسانی 2012دا پێشکەشی کرد کە تێیدا ئومێدی ئەو بە گۆڕانکاری و بەدەستهێنانی ئازادی و خەبات لە پێناویدا دەخاتە ڕوو. ئەم کاتان باش زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. خۆشبەختانە من زۆر گەشتبینم بەم کۆنگرەیە و زۆر باز لە ئازادی و ئازادیبوون لە کوردستان هەیە. بەوە خۆشبەختم ئەم حیزبە دەسەڵاتم ئازادی نەیەوەتە کە ئەم کۆنگرێ بە عەلەنی بدرێت. ئەم حیزبە ئەم مافەی خۆی لە دەسەڵاتی وەرگرتووە. با لەمە تێبێت. تایید بۆ قسەکانی هاوڕێمەهدی ئازادی ڕێکخراوبوون نییە. بەچی دیسەمێنین کە ئازادی ڕێکخراوبوون نییە ئەوە ئێمە کرێکارانی بیناسازی ڕێکخراوی خۆیان دروست کردووە دوو سێ ڕۆژە بە دوواداچوونی بۆکەن و تا ئێستا هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە هەتا ئیجبار بوون بۆی کە کەمپینی بۆ ڕابێن. ئەمێ دوو هەچی ڕێکخراوە کرێکاریەکانی بەداخەوە دەسەڵات بەداخەوە بە هەموو توانایەوە هەوڵەیە بۆ پەرشبوونی کرێکاران ڕێکخراوەکانی تەقسیم کردووە بەسەر حسابە کۆمەڵی کاسبکاران و سندیکای کاسبکاران و لەسەر ئەساسی ئیجتیماعی سیاسی حتا ئەگەر ئیمتیازاتێکیش هەبێ بۆ کرێکاران لەسەر ئەساسی ئیجتیماعی سیاسی لە ڕێگەی سندیکای خۆیەوە هەیە بە کرێکاران یعنی ئەگەر ئەو کرێکاری پارتی نەبوو با بمرێ لە برسا ئەگەر ئەو کرێکاری یەکێتی نەبوو با بمرێ لە برسا ئەگەر سیرکەم لە ڕابردووە یعنی بێحقوقترین بەشەرەکان لە کوردستانە کرێکاران 6 ساڵ کاری تاقەت پڕوکێن بەڵام ئەم دەسەڵاتە تەقاوتێکی پێڕەوا نابینێت ئەڵەوە یەکێتی نییە مەیلێ ئەوە پارتی نییە مەیلێ ئالێرەوە لێوە سەیری ئازادی کرد. زۆر سپاس. جارێکی تر بەرز و بەڕێز بێت یادی هاوڕێ سالاری ئاسنگەر کۆمونیستێکی هەڵسوڕا و خەباتکارێکی ماندوونەناسی بزوتنەوەی کۆمونیستی و کرێکاری. بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ ئەم کاتتان باش سەبارەت بە پرسی دەستور و یەکڕیزی ئەوەی کە لە کوردستاندا ماوەی ئاخردا باسی بووە گفتوگۆکمان دەبێت لەگەڵ عوسمانی حاجی مارەف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. ئەم کاتت باش عوسمانی حاجی مارەف پێش ئەوەی کە بچینە سەر تەوەری گفتوگۆی ئەمڕۆمان سەرخۆشی لە ئێوە و لە خۆمان دەکەین بە بۆنەی گیان لە دەستدانی هاوڕێ سالاری ئاسنگەرەوە. زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ سەرخۆشیەکەت هەڵبەتە هاوڕێ سالار کەسێکی کۆمونیست و تێکەشوێن و مانوونەناس جێگاکەیمان بۆ پڕنابێتەوە و خەسارەتێکی گەورە بوو حیزبەکەمان و بۆ بزوتنەوەی کۆمونیستی و هاوڕێیانمان زۆر بەداخەوە و هەڵبەتە ئێمە لە مناسبەیە کامەراسیبێکی تایبەتی بۆ ڕێگەخین. جارێکتر بەداخەوە و بەرز و بەڕێز بێت یادی هاوڕێ سالاری ئاسنگەر. ئەگەر بینە سەر تەوەری بەرنامەکەی ئەم جارەمان
یەکڕیزی و دەستور کە زانکۆی کوردستان پانێڵێکی ڕەکست بوو بۆ زۆرێک لە بەرپرسە حیزبی حکوومیەکانی هەرێمی کوردستان. پێشەوەی کە بچمە سەر ناوەڕۆکی ئەو قسانەی کە کرابوو، ئەمێ بپرسم چی شتێک ئەم هێزانە کۆ دەکاتەوە قسە لەسەر یەکڕیزی و لەسەر دەستور بکەین، ئەوەی کە ئاشکرایە بۆمان ئەم حیزبانە هەر یەکە و لە ئاوازێک دەخوێنێ و هەر یەکە و بە شێوەیەک ئەتوانین بڵین سەر بە وڵاتێکە، چی شتێک ئەمانە کۆ دەکاتەوە کە لەسەر یەکڕیزی قسە بکەن؟ هەر لە سەرەتاوە سری جۆری کۆنفرانسەکەی بکەین ئەبینیت کە بە دەستپێشخەرێکە کە نێچربەر بارزانی ئەم لایەنانەی کۆکردو و حیزب بەحساب بڵین کەسانی سەرەکی حیزبەکان کە بە تایبەتیوی پارتی سەرەکی نییە فازمیلایی ناتوانانی بڵی ئەوەیە مەسعود بەرزانی لێ وایە بەرحاڵ ئەمویم بەسمەیە کە جۆرە دەستپێشکەری ئەوە بۆ باسێک کە هێنایەتی پێشەوە یەکەمیان یەکڕیزی دومیان دەسوود کە بەڵاویستانەکە بۆی بێتە پرسیار باشە ئەم چێش ئەمە دوای 30 ساڵ لە دەسەڵاتدارەتی، دوای 30 ساڵ لە هیزی میلیشیا، دوای 30 ساڵ لە قۆڕەکردنی سەرۆت و سامانی کوردستان، دوای 30 ساڵ لە تاڵانی جەردەیی لە جۆرەها مەسەلەن خولوقاتی ئینسانی نەبوونی مافی مرۆڤ، مەسەلەن جۆرێک لە دەسەڵاتی میلیشیایی و هێزی چەکدار کە کوردستان لە جێژاوێکی سیاسی لەم 30 ساڵەیە بەردەوامە کە ناتوانێت وڵات هەبێت دامەزراو بێ، جێگیری سیاسی تیا بێ و ئینسانەکان بتوانن کە چارەنووسیان دیار بێ پڕ بە بۆچینی من لە سایی ئەم حیزبە میلیشیانە بە تایبەتی کەیەکی یوتی پارتی دەوری ئەساسی بینن باسکردن لە یەکڕیزی یا دەسوور جگەل لەگەڵ تەجاری و سیناریۆی دروستکردن ناتوانانی شتێکی کەی لێ ڕەچاوکەی. ئەڵبەتە خودی کۆنفرانسەکە و خودی ئەو کەسە سەرکیانی کە ئەچونە ناو بە ئەو باسانەوە ئەویان بە ئاشکرا پێوە دیار. پێشەوەی لەسەر قسەی خودی بەرپرسانی حکوومەتی هەرێم و حیزبەکان قسە بکەم، یەکێک لەو لێدوانانەی کە زۆر بۆیە جێی مشتومڕ قسەیەک بوو کانیۆنەری نەتەوەیە گرتووەکان لەو کۆنفرانسەدا کردی و وتی کە پێتان وان نەبێت ئەم قەوارەی هەرێمە بۆ هەتایە دەمێنێتەوە وە ئەمە بە شێوەیەک نیگەرانی دروست کردو و هەروەها گفتوگوی هێنایە پێشەوە. بە بۆچوونی ئێوە مەبەست لەم دەربڕینە چییە؟ هەڵبەتە لەو بابەتەوە من شخصی خۆشم هەم بە نووسین هەم بە قسەکردن بە قسەبازم لە پیچاو پێکەوتیکە هەلومەرجێکە لەسەر دۆخی کوردستان قسەباسی لەسەر بکەین لە قەیرانێکی قوڵە لە چاوەڕوانیەکە لەوەی کە لە پەیوەند بە هەلومەرجی سیاسی ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەخالەتی ئەمریکا دەخالەتی وڵاتانی ئیمپریالی یا لامان کاتە دەخالەتی بە دەرەجەیەک تورکیا ئێران هەتا سعودیە هەلومەرجێکی سیاسی کە لە ناوچەکە هەیە ئەم هەلومەرجی کوردستان ئەم وەزەتەی کوردستان ئەم موقعەتی کە هێز میلیشیاکانی کوردستان مافیەکانی کوردستان زروفێکە دروستیان کردووە دەسەڵاتێکە دروستیان کردووە ناتوانێت بە شوێ بەردەوام بێت لە هەڵ ئاڵوگۆڕێک و تون پێچێکا کە بێتە پێشەوە. ئەمە واقعەتی ناوچەکە و کوردستانە بەمانایە ئەم وەزئی وجودی هێزە میلیشیانە ناتوانێت بە شێوەیە کە بەردەوام بێت ناتوانێت بە شێوەیە کە استقرارێکی سیاسی جێگی سیاسی لە کوردستانە کە 30 ساڵە نەیکردووە بە وجودی ئەمانە ببێت. ئەوەی کە نوێنەی نەتەوەیە گرتووەکان کە بێشێکە لەوەی کە تەکید لە قسەکانی خۆیان نکاتەوە کە ڕیزی مهمە کە من پێوانەیە مشکلەکە ڕیزی بێت کە قسەی لەسەر بکەین و ئەوژە چێتە ژێر ئەو شەوەی کە یەک ڕیز بن و بەیەک کۆبن و بۆ ئەوەی کە جۆرێک جوابگۆی سیاسەتی وڵاتانی زلهێزی دنیا بن جوابگۆی ئەو پێشنیار و ئەو سیاستانە بن کە وڵاتانی زلهێزی دنیا و ناوچەکە کێشمەکێشەکە هەنە ناوچەکە بەلایەکی بخەن یەکلایی بکەنەوە جۆرێک مەسەڵەن پرۆسێری کە شەڕی ئەمریکایە دەخالەتی دەوری رووسایە لە هەماکاتە تورکیایە ئێران ئەمانە بۆتە جێژایەک کە معلوم نیە چارەنووسی ناوچەکە بەرەژۆڕا کوردستانیش بەشێکە لەو هەلومەرجە و ئەمەی کە ئەمان ئەزای چۆنە مشەخۆری ئەو واقعان و مشەخۆری ئەو هەلومەرجە سیاسیەن یەکێتی و پارتی و ئەو هێزانی کە لە دەوروبەری ئەوون نەتیجەی دەستکەوتێکە بەدەستیانەوە کە دەخالەتێک ئەمریکا لە ناوچەکەی دیوەتی ئێژێژاوێکی سیاسی کە ئەمریکا دروستی کردووە وێرانکاریەک کە ئەمریکا دروستی کردووە ئەمانە پاشکوی ئەو سیاسەتەن یعنی نە نوێنەری خەڵکن نە مەبەستیان ئەوەیە کە بەسەر بەمانایە کوردستانێک دامەزێنن کە خەڵک بە ئاسوودەی و بە ئابووریەک و بە خۆشگوزەرانی بژی و نە هیچ چارەنووسێک بۆ کوردستان دیارەکەن بەستراوەتە بووی کە ئەمریکا چ دەخالەتی چێ چ پێویستیان بە ئێرانوێ تورکیا چێکە مەسەڵەن لە هەموو ئەو بارگژی کە لە ناوچەکە هەیە ئەوان لەو چاوەڕوانیان وە خۆیان بەسۆتۆ چارەنووسی سیاسی
هەم کوردستان هەم حیزبەکانی خۆیان بەسۆتەوە بۆ و ئەمە قابلی ئەوەیە لە شوێنێکە هەرس بێنێت لە شوێنێکە لە ئاڵگۆڕەکە هەردۆخەکە بچێتە بارێکی ترەوە کە خودی ئەم حیزبانش زەرمەند بن بۆیە هەم خۆیان هاتون باسی یەکریزیان هێناوە هەم لەنەری نەتەوەیەکگرتوەکانش باسی یەکریزیەکە کە بە بۆچوونی وەکو تاکیدم کردەوە بەڕاستیەن یەکریزی مشکلەیەکە 30 ساڵ یەکریزی نەبووە ئێستا تۆ بە کۆنفرانس توان یەکریزی دروستکەی بە اختلافاتێکی قوڵ کە لە نێوان یەکتری هەیە ئەتوان یەکریزی دروستکەن مشکلەکە ناتوان یەکریزی دروستکەن و نە مشکلەکە یەکریزیە و نە مشکلەکە ئەوەیە کە دەستور دامەزێنن دەستور بنووسنەوە ناوەیە کە نێنووسنەوە هەردوو مەرجەکە بەم شێوە بەردەوامە و قابلی ئەوەیە ئەوان هەرس بێنن لە ئاڵوگۆڕێکا کردنەوەچەکە ڕووبە لە ئاماژەتان بە دەستوردا هەڵبە دواتر دێمەوە سەر خودی مانای یەکریزی و بەکردەوە ئەکرێت چی بگەێنێکە لە قسێکی بابڵ تاڵەبانیە هەڵ بەڵام ئاماژەتان بە دەستوردا و تەواوی بەشدار بووان جەختیان لەسەرەوە کردەوە کە بۆ هەرێمی کوردستان دەستور زۆر پێویستە ئێوە چەندێک پێویستی دەستور دەبینین لە ئێستادا بۆ کوردستان ئەزای چۆنە من نەمبینی کە بڵێن زۆر تاکید کە لەسەر کە ئیلا ئەبێ دەستور پیان دەستوران پێ باش بوو بەسەوەی کە بڵێن ئیلا دەستور وتیانەمە نەفی دەستور ناکەین بەڵام دەستور کێشەکانمان جواب نایەوە بەڕێ من زۆربیان دانیان بەوەیانە کە ئەو کێشانی کە هەیەە هەتا نمونی بەغایان هێنایەوە کە مەسەن بۆ نمونە ئەو وڵاتێکە و دەستوریشی هەیە و بەڵام 600 کەس لە خۆپیشاندەران کوژراوە چەندەها کەس زیندانی کراوە چەندەها کەس هەزاران کەس ئاوارە بوون کە ناتوان لە شوێنی ژیانی خۆیان نەدانیشن ینی خۆیان دانیان بۆیانە کە دەسوور کێشەکەیان بۆ حەل ناکە بەڵام پێیان وابوو کە دەسوور ببێ باشە ئەوەش چ دەستوریەکە تا من مەسەڵ بڵێن جەمعی کۆمەڵ یا ئیسلامەکان بە جۆرێککە تەرحیانە بەسەرەوەی چێتی جۆرێکی کە بە حاصل شەنێ زۆر کۆبوون لەسەرەوەی کە ئەو دەسوورە شتۆ یا بگەن بۆی کە هەتاگە دەسوورێ بنووسن جۆرێک داین چۆنە بە بۆچووی من هەم یەکریزی هەم دەسوور جۆرێک هەوڵ ئەیان ئەم وەزعەت بە چاواشەکاری لە بەرامبەر خەڵکان لەوەی کە مشکلەکانیان چییە و دەستنیشانی مشکلەکانیان کردووە ئەتوانن تێپەڕێن بەڵام خودی کۆنفرانسەکە و خودی باسەکە لەسەر یەکریزی و دەستوری نیشانی دا کە اختلافەکانیان جێگەی ئەوەی نییە کە ئەوانە بتوانن وەکو هێزی میلیشیا و گرتنی ناوچەی جیاجیا ناوچەی زەرد و ناوچەی سەوز و دەسەڵاتی هێزی میلیشیا بتوانن هیچ جۆرە ڕێککەوتنێ بکەم بتوان هیچ جۆرە یەکریزیە دروستکەن ئەگەر دروستشیکەن کێشەکەڕێکرد هەتا ئەگەر مەسەن بۆ من ئەوان اتفاقی ساجیان بۆ حکومەتی بنکە فراوانیان بووە دەورانێ بۆ کە ئەتوانین بڵێن حکومەتەکان پێگەناوە و دانیشتون بە دەردی خۆیانەوە بەڵام هیچ جوابگۆی ئەو هەلومەرجە سیاسی و بار ئاڵۆزی ناوچەکە و کوردستان نەبوو بۆ بەم ئاقارەگەشی دوای 30 ساڵەوەی کە نەشەفافێتی بودجەیان دیارە نە ئابوووریەکان لە خەڵگەزانێ پارە لە کوێیە پارە چۆن سەرفەکرێ وەنە مەسەلەن بۆ نمونە دەسەڵاتێکە کە ئازادیتیانە دەسەڵاتێکە کە ئایندەکەی معلوم نییە دەسەر ناتوە بەسە بۆ من یەک میسال بێنەوە گەر مەجال بێ ئەزای زۆر باسی ماڵی کورد دەکەن یا خستنی ماڵی کورد بەسە نازان ماڵی کورد چێ ماڵی هەیە بەڕاستی سوالێکە جواب بنەوە ماڵیان پێم وانێ ئەوان خاوەن ماڵ بن خاوەن ماڵەوەیە کە تۆ بۆ وڵاتێکە باسەکەی خاوەنی دەوڵەت بێ تۆ ناتوانانی دەوڵەت دروستکەی نەتوانی ئەو بیکەی و ئەنواگر و جەرمۆکێشە هەیە کە تۆ بتوانی باسی دەوڵەتی باشیشیکەی ئەوە ئاقارەکەیتی کە ئەوان باسییان کرد نەجدین لەسەری نەبوویان مەسلەیە ئەی تۆ مەسەڵ ماڵت نەبێ چی یەکریزی ماڵەکەت یعنی چی ماڵەکەت ڕێخیت پێش هەموو شتێ ماڵ ئەوان تا ئێستا 30 ساڵە نەماڵیان هەیە نەماڵیان دروست کردووە مەجوعەیە سەمسارن مەجوعەیە بازرگانن مەجوعەیە مافیان لە شوێنێکە کۆنترۆلی ناوچیان کردووە بازرگانی و قاچاقچێت تێکەن ئەمە وجودی ئەوانە و هەمووشی لەسەر حساب و ژیان و گوزەرانی خەڵکی لەسەر کرێکارانە لەسەر خەڵکی زەحمەکێشە لەسەر خەڵکی بەژمەینەتە واقعیتێکە کە هەموو خۆشیان لە قسەکانیان ئەوەی پێدیار بوو کە قابلی لە ئاڵگۆڕە قابلی هەرزێنانن هەتا مەسەن بە ئاسانیە زۆر بەش ڕاشکاوانە ئایانت ئێمە هیچ پشتیوانێکمان نییە هیچ شتێکمان نییە ئەگەر بەسەن ڕایشمانێن ئەلیمانەیە کە ماڵیان نییە ئەبێ بچنەوە شاخەکان بەڕێ من ئەوە جاریکەن ئەتوانم بچنەوە شاخ و جۆرێک مەسەرەن هەرسی پێڵی ئادبەتاڵی پێڵی هەشتێ بێ دروستێکەکەن و ماڵی خەڵک وێرانەکەن وجودیان وێرانکردنی ماڵی خەڵک بووە وجودیان نامەعلومکردنی چارەنووسی کوردستان و ناجێگیری سیاسی بووە و هەرسەکەشیان ئەگەر خەڵک فریان نەفرای خۆی نەکەوێ زەربێکی گەورە لە وەکو هەموو هەرسێکی ترکە لە مێژووی زودنەی کوردایەتیا بووە زیانە گەورەکەی خەڵگەیکە لەسەر
ئەو قسانەی کە لەو کۆنفرانسەداکران زۆر بابەت هەیە پێم خۆش بوو کە بیانهێنینە ناوتەوەرەکەمان و هەڵسەنگاندنیان بۆ بکەین بەڵام قسەیە کە زۆر جێی سەرنج بوو بۆ من ئەوە بوو کە سەرۆکی حکوومەت مەسرور بەرزانی وتی پێویستەکە کە ئازادی لە بەرەڵایی جودا بکەینەوە ئێوە سەرنجتان لەسەرم قسەیە چیە و ئایا خەڵکی کوردستان ئازادی و بەرەڵایان تێکەڵاو کردووە؟ نەخێر من خەڵکی ئازادی هەموو کەس داوایەکە تا خەڵی خۆپیشاندانیشی بۆ کاو داوای بەربوونی کەسانێکەکەوە داوای مەسەن ئازادی بیر و باوەڕەکەین دوای ئازادی ڕۆژنامەگەریەکەین داوای مەسەن ڕێکخراوبوونی بە قەید و شەرت دەکەین ئەنی ژیان و گوزەرانی خەڵکەوەی کە ئازاد بێت دەسەڵات هیچ جۆرە وەسائلێک ئامرازێکی چەسانەوە بەکار نێنێ و نابێت هیچ کە دەسەر ئەوەی کە بیر و بۆچوونی چۆنە هەڵسوڕانی سیاسەکەی چییە عەقیدەکەی چییە دینەکەی چییە هەتا کەسانێکە بەسم بە هیچ جۆرە تۆسێکگار قەت باسی بێدین ناکەن کەسانێک کە باوەڕیان بە دین نیە باوەڕیان بەخوا نیە جۆرێک لە قسەکانە ناشتە سەر کە تۆڵی ئازادی ئەبێ هەموو جۆرە بیر و باوەڕێک هەموو جۆر کەسێک بیا هیچ باوەڕێکی نیە ئەبێ ئازاد بێت بەرحاڵ ئەوەی کە مەسرور بەرزانی لێ پاساوکردنە بۆ سەرکوتێکە خۆیان ئایانوی بیکەن محدودیاتێ بۆ ئازادی دانێن ئەو من نازان بەرەڵایی مەبەستی چیە بەرەڵایی چی ئەوەی کە لای ئەو بەرەڵاییە چییە ئایا لە جیها ئەو شتانێکە باسەکە لە تەواوی جیهانە پێڵێن بەرەڵایی مەسەن ئازادی یەکسانی ژنان و پیاوان بەرەڵاییە ئایا کەسێگە مەسەن عەقیدەکەی چۆنە تەعبیر بکا بەرەڵاییە ئایا بۆ منە نازانم بەرحاڵ مەسەن ئەمانە هەمووی لە مافی جیهانی و مافی مرۆڤ بە ڕسپێت ناسراوە شتێک نییە کە مەسەن ئێستا تۆدانی تعریفی بۆکەی بیناسیێت و جیابوونەوە دروستکەی ئازادی چی و بەرەڵایی چییە نازانم هەڵبەتە ینی ئازادی لەسەر نەدامە بەستی چیە معلومە لە مەجموعەیە کەس دەبادینان گیراوە بۆ کەسانیان تیرۆر کردو خۆیان دەستیان هەیە لە تیرۆرکردنیان یا سەرکوتی کە سەرکوتەکەن بۆی کە ئازادی سیاسی نەبێ ئەو دەستەواژێ بێنێتەوە بەکاری بێنێ شتێک کە خۆی بەدڵی نەبوو پێڵێ بەرەڵایی وە شتێکی ئەگەر بە جوابگۆی دەسەڵاتی سیاسی ئەو بووە زەربە ڕخنە لە دەسەڵاتی سیاسی ئەو ڕخنە لە حیزبەکەی نەگرێت پێڵێ ئازادی نابێت تۆ جواب بە سیاسەتی ئەو بۆچوونەکانی ئەو ئیدارەی ئەو ئامرازەکانی ئەو بیتەوە دوپرسیارم لەسەر یەک ڕێزی و قسەیەک کە باڵ تاڵەبانی لەو کۆنفرانسەدا کردی و بانگاوازی ئەحزابەکانی کرد کە بە یەک دەنگی بڕۆن بۆ بەغدا و دڵی خەڵکی کوردستان خۆشکەن پرسیارەکەم وەیە کە دڵخۆشکردنی خەڵکی کوردستان چەندە بەندە بەوەی کە ئەم حیزبانە لە ناویەکە یەک دەنگ بن کێشەکە بەڕی من ئەوی کە پاوێڵ لاقی بۆنە یەکدەم بنیا دەنگ نەبن بڕی من لە گیرروگرفتێکان لە دەرگایەکی داخراون لە بەرامبەر پەیوەندیان لەگەڵ بەغا پەیوەندی حکومەتی هەرێ لە پەیوەند بە حکومەتی عێراقەوە تا لەسەر بودجێ لەسەر پێشمەرگێ لەسەر ناوچەنداڕاوەکانە ئەو بە شاکلانیکەیانەکەی بە هیچ جۆرە تا ئێستا ئەهێن و ئەیبن و ڕێناکەن و کە پێشتریش پاگەڵ تاالبانی ڕایگەیان کە وەکو مژدەیەک و لەگەڵ بەغا ڕێکوتن بەڵام درکە و واقعەتەکەی کە ئەوی گیرروگفتانی کەسە بودجە نییە معاش مەسەر موچی خەڵک نایەن ئەمانە هەمووی پەیوەندە بۆی کە ئەیبەستنەوە جارێکی گیرتیان لەگەڵ بەغایە و مەسەلەکەشەوەیە کە ئەیبەستنەوە ئەگەر ئەمان لێ بەغا یەک دەنگ بن یەک ڕیز بن ئەتوانن پێگەیەکی بە خۆتیانە بێت بەڕێ من ئەگەر بینەوە سەر ئەو ئاڵوگۆڕێکە لە ناوچەکەی ڕوویاوە و ئەو ئاڵوگۆڕێکە لە هەلومەرجی سیاسی عێراق هەیە بە تایبەتی دەخالەتی ئێران جۆرێک دەوری ئەمریکا هەموو ئەوەی کە جۆرێک هەر کەس ئەوێ نەخشەی سیاسی عێراق بە ئاخاری بەرنامە و سیاست و بەشۆندەکانی خۆیان بێ هەر لایەنێک لە رووسیاوە لە ئەمریکا و لە تورکیا لە ئێرانەوە ئەمە بڕێ من ئەمانە باسی ئەساسی و خودی هێزە میلیشیانش کە لە بەغان بۆ خۆیان لە جەرمە کێشیان لە هەمان کاتە ناڕزایەتیی بەرفراوان هەر ئێستا کە من لەگەڵ تویان باساکەینەوە ناڕزایەتێکی و جەماوەری لە بەغا و لە شارەکانی جنوب پەریسن و حتا لە بەغا توان بڵێم لە سێ ناوچە لە سێ جارانگە ساحەی تەحلیل بێ ئێستا لە دوو ساحەی تریشە بە هەمان تەجەمع و بەمان کۆبوونەوە هەیە و کە شارەکانی کەشی بەغاکردەوە و ناڕازین بۆ کوشتارانی کە باسمان کرد ئەڵێ دەستور هەیە بەڵام 600 کەس کوژراوە بەرحاڵ ینی هەلو مەرجەکە لەوە گەورەترە کە ئەوەی پاڤێل پێشنیارەکە ئەمام چون دانیشن دوای 3 ساعاتیکە مژدە بن بە خەڵک یەک بەربەوەچی من کاچن بۆ بەغا یەک دەنگ بن یەک دەنگ نەبن هیچ ئەهمێتێکی نییە هیچ دەورێکی نییە وەزعەکە گۆڕاوە پێگەی ئەمان لە بەغا هاتوۆتە خوارەوە ئەم چاوەڕوانی تۆخۆعی کە تا ئێستا هەیان بۆ لە بودجەی بەغا لە بودجەیەکە لە حکومەتی
ناوەدە بۆیان بێ پێویستی بە ئاڵوگۆڕە بۆ خۆیان بۆ ئیتفاقاتێکە بوویانە بۆ ئەوەی کە چەند ساڵ ئەمانە هەردوو لە جەمعی بەغا جەمعی ئەمان ناوچەکە بەرەوکوێ بن بەرپرسیارەتی کیان هاتووە بەردەم مەشاکلتیان هاتووە بەردەم ئەوە مەشاکل ئەوە جۆری باسکردنی هەر بۆش دوای ئەوەی کەوتی ئێمە 3 ساعاتێکە ڕایگەێنین هیچمان نە هیچمان بیست نە هیچماندی نەکە دوای پاڤێڵ یاوە باشە قسە پێشنیارەکە و دروستە خەزمکە جێژاوێکە کە کەوتنە ناو جێژاوە معلوم نییە بەرەوکوێ بن معلوم نیە هەرۆ تا خۆشیان ئەترسن تعبیریان کرد کە قابلی ئەوەیە وەزی کوردستان لە مەترسیایە لەژە مەترسی گەورە قابلی هەرسێکی گەورەیە بەبووری من یەک ریز بن یا پەرشوبڵاو بن هەچێ بن ماڵی خۆیان یە خەڵکە ماڵیان نییە واقعەتی کوردستان لە پەیوەند بەغاوە ئەبێت دابڕێ نەگەوەی کە تا ئەمان هەر لایەنە و ئەوێ ئیچێتی ئەوێ بە ئاقاری بەژۆندەکانی خۆی پەیوەندی لەگەڵ بەغا دروستکە پارتیش ئەوێ بە ئاقاری بەژۆندەکانی خۆی پەیوەندی لەگەڵ بەغا دروستکە ئەمە واقعەتێکە هەڵبەتە پارتی و پێگەی پارتی لەم پەیوەندیە لە یەکێتی بەهێزترە ئەمە بەرەوچووە ڕوا چارەڕۆژەکەی کوێ بێ وەکوتم ئەو جێژاوە سیاسیە کە 30 ساڵە هەیە چەند ساڵی کرد بم شوێ بەردەوام بێ ئەگەر خەڵک فێری خۆی دەکرێت. عوسمانی حاجی معرف زۆر سپاس بۆم دەرفەتەی پێ بدەیت. زۆر سپاس بۆیەوە. بینەرانی عزیزی پێشەنگ تیڤی بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و لا بڕگەیەکی تری بەرنامەکانی ئەمڕۆماندا ئاوڕێک لە دۆخی پەنابەرانی ئێرانی لە کوردستان دەدەینەوە و بۆ ئەم مەبەستەش بەڕێز سەعید ئارمان سکرتێری ڕێکخراوی سەرتاسەری پەنابەرانی ئێرانی بێمەرز واتە بێسنوورمان لەگەڵدایە. بەڕێز کاک سەعید ئەم کاتت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ژیانە باش کاک بنەرگیان و سپاس بۆ ئەم دەرفەتەی کە ڕەخساندت بۆ ئەم مەوزوعە. زۆر سپاس. ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ڕووداوی خۆسووتاندنی لاوێک و بە داخەوە دواتریش سەرنجام گیانی لەدەستدا لە زۆر ڕۆ ئەکرێ قسەی لەسەر بکەین. بەڵام ئەگەر ئاوڕێک لە دۆخی پەنابەران بەگشتی بدەینەوە سەرەتا چی شتێک وا دەکات کە پەنابەرانێکی زۆر لە ئێران بچنە دەرەوە و پەنابەر بنەوە دۆخیان لە کوردستانی عێراقدا چۆنە؟ سەرتا ڕخسەت بدە لە بابەت بەو ڕووداوە دڵپەزێنەی کە ڕوویداوە میدیاکانی کوردستان ڕاستەوخۆ ئاگرتێبەردانی کوڕێکیان نیشاندا بەناوی بەهروزی مەحموودی لێوە دەست پێ بکەم کە ڕووداوێکی دڵپەزێن بوو زۆر نامرۆڤانە بوو و کارساتێکی تایبەت بوو لە کوردستانە کە هەتا ئێستا نەبووە کە میدیاکان ئاوا ڕاستەوخۆ شانۆگەریەکی ئەوان نیشان بدەن هەر وەکوە ئەنەما خەرکە شانۆگەریە بەڵام بە حەقیقەت پەیوەست بوو یعنی بوو بە حەقیقی و ئەمە ڕووداوێکی زۆر دڵپەزێن بوو وە سەرخۆشیەکەم بوو سەرخۆشی لە کەسوکاری ئەوەش بڵێم کە ئەم لاوە لە سەرەتایە لەبەر بێمەسئولیەتی UN دەستیدایە ئەم کارە ناڕەوایە لە دژی خۆی ئەمە بەشێکی کارێکی ناڕەوای لە دژی خودی ئینسان کە لە بێدەرەتانیە لە نەبوونی ئاسۆیەکە بۆ ڕزگاربوون لە وەزعەکە دەستیایە ئەم کارە. بەڵام هۆکەی چییە؟ هۆکەیەکە بە ملیۆنها نەفەر لە ئێرانە دەرچوون لەبەر دەسەڵاتی ڕەشی جمهوری ئیسلامیکە لە ماوەی 42 ساڵی ڕابردووە ئەعلامی شەڕێکی گشتی کردووە دژ بە خەڵکی ئێران و بە تایبەتی خەڵکی کوردستان کە بە پێی فەرمانی جیهادی خومینی کە لە 28 مردادی 1358 یعنی واتە چەند مانگ دوای هاتە سەر حکمی کۆماری ئیسلامی ئەم حکمەیدا دژ بە خەڵکی کوردستان و لەو کاتەوە خەڵکی کوردستان ڕاشکاوانە وەستانەوە لە بەرامبەر ئەم پەیمانە ئەم پەیامە دڕندانی خومینی و هەر ئەوە بۆ بەعسیەوەی کە خەڵکێکی زۆر کۆچ بکەن
شەڕیان کرد وە جێگەی تر مەجای نەماکە لە کوردستانە بمێنەوە بەشێکیان هاتە کوردستان عێراقە هەتا ئێستاش بەشێکیان هەر لەوێ نیشتەجێن هەرچەند خەڵکێکی زۆر توانی بێتە دەرەوە بۆ وڵاتانی ئوروپایی بەڵام ئێستاش ئێمە شاهدی وین بە پێی ئامار زیاد لە 14,000 نەفەر لە خاچی عێراقان کوردستانی عێراقان و لە هەرێمی کوردستان ناویان نووسیوەکە UN بیانێرێتە دەر بەڵام ئەگەدار بندۆخی ئەم پەنابەرانە ئێستا لە کوردستاندا چۆنە ئێساس مەسەر دۆخەکان لە زۆربەی ئەمانە ناویان نووسیوە لە لای UN وە مقابلە کراون و بە پێی ئەوەی کە ئەمانە بێ بەڕێ بکرێن بۆ وڵاتێکی سێهەم و لە هەندێک لە مەزایە بەرخورد بەهرەمەند بن کە UN چاویان ئاورێکیان لێ بداتەوە بەڵام بەداخەوە UN هیچ بەرپرسایەتێکی لە ئەستۆن نەگرتووە ڕاستەوخۆ کە کارێ بکات بۆ ئەمانە نزیک بە 35 ساڵ 40 ساڵ و لە ملاتر هەیە بە 2 ساڵ 3 ساڵ تا 10 ساڵیش پەنابەر لە کوردستانی عێراقا لەوێن لە هیچ مەزایەیەکی هەتا دەوڵەتی هەری حکومەتی هەرێمیش بەهرەمەند نین تەنانەت کارتی ئیقامەشیان ماوەیەکی کورت پێدەن و ئەبێ بۆیان تازە بکەنەوە لە سوورەتێکە منی پەنابەر کە هاتوون بۆ بەریتانیا دوای 5 ساڵ بمە هاوڵاتی لێرە بەڵام ئەو بەناو حکوومەتی کوردستانی شەو ئەمانش کوردن و ڕویان کردوێتە لە دەست درندەیەک هەڵاتون و ڕویان کردوێتە کوردستان عێراق بەم هەموو سەروەت و سامانەی کە لە کوردستان عێراقەیە هەیە ئێستاش نەتەنها ئاوریان لێ ناداتەوە نەتەنها ئیمکاناتێکیان پێتەرخان ناکە و عالەمێک لە بێدەرەتانیە ئەس جملە هەرە و کوڕە خۆی سووتاندووە ئێستا محتاجن هەم حکومەتی هەرێم هەم UN لەو بابەتەوە بەرپرسیارەتی قبول ناکە و ئەمە بۆتە هۆی ناڕزایەتێکی زۆر لە ناو پەنابەرانە ئاماژەتان هەم بە ڕۆڵی حکوومەتی هەرێم و هەم بە UN و پێم خۆشە زیاتر لە سەرمانە بیستم سەرتا لە UNەوە دەست بکەین و ڕێکخراوی پەنابەرانە کە سەر بەوێیە لەم درێژەی 30 ساڵەدا کە ئاماژەتان پێداوە و پەنابەرانی ئێرانی لە کوردستانی عێراقدا بوون چی جۆرە بەرپرسیارەتیەک نیشاندراوە لەلایەن نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوی پەنابەرانی سەربەمان هیچ کارتێکیان داونەتە تەنانەت لێ نووسراوە ئێوە پەناهەندن هەر ئێستاش وەکو پەنابەرێک وەک لجوو وەکو مهاجر ئەیان ناسن ئێستاش پەناهەندنین کە ئەمان بەرپرس بن لە ئاسیانە لە پرۆسەیەکی دیاریکراوی چەند مانگە یا چەند ساڵەیە ئەمانە بەڕێ بکرێن بۆ وڵاتی دەرەوە بەڕێ بکرێن بۆ وڵاتی سێهەم و وڵاتێکی ئەوانەی کە پەنابەری وەرەگرن جا چه ئەمریکا بێت کانەدا بێ یاخود وڵاتانی ئەوروپی بێت تا ئێستا هیچ ئەقدامێکی ئەوە جدیان بۆ نەکراوە هەڵاواردنێکی زۆر زیایە لە حەدوجودی هەیە هەتا تەنانەتەوەی کە بۆ پەنابەرانی سووری کە ئەیکەن بەجێیەوە ئەبێ بیکەن ئەمان داخوازی ئەوەکەن کە هەر ئەوەیش بۆ ئەوانەکرێت بۆ ئەمانیش بکرێت ئەم هەڵاواردنە بۆچی ئەگەر مایحتاجی ژیان وەکو خۆراک وەکو خێمە و مەسکەن و ئەوانە پێویستە بۆ ئەوان بۆ ئەمانیش پێویستە بۆیەش ئێستا داوای هەزینەی ژیانەکەن داوای مەسکەنەکەن داوای تەمینی مناڵەکانیان نەچنە مەکتەب پوڵیان نییە تەحسیلاتی عالیان هەیە چونەتە جامعە بەڵام لەبەرەوەی ناتوانن درێژە بدەن بە ئیش و کارەکەیان بە خوێندەکەیان ئیتر قەتیس دەمێنێتەوە ئیتر لەوێ ئەوەستێت ناتوانن بچن بۆ دەرەوەی وڵات درێژە بدەن خاوەنی پاسپۆرتی وەرەقەیەک نین کامانەوەکو ئەگەر ناشانێرن بۆ ئوروپا وەکو هاوڵاتیەک لەوێ بە ڕسمی بناسرێن بۆ وەکو هاوڵاتیەک ڕەفتاریان لەگەڵ بکرێت کوڕەکانیان جامعیان تاو کرد کچەکانیان جامعیان تاو کرد توانای درێژەدان بە دەرسخوێندەکان ببێت بتوانن بێن دەرەوە ئەمانە جرمیانەوەیە پەناهەندن و خەرچی کوردستان ئێران و هەم حکومەتی هەرێم بەرپرسنێ لە ئاسیانە هەم UNیش محتاجی نانن بازێکیان ئیش نییە بیان دەنێ یاخۆ حەدیقەت لە هەر شوێنێکی دنیابی ئەڵێ یا ئیش یا بیمەی بێکاری هیچیان نادەنێ ئەمە سەبارەت بە UN ئەی سەبارەت بە حکوومەتی هەرێمە گەرچی لە بەشێکی قسەکانتانە ئاماژەتان پێدا پەنابەرانی ئێرانی لە کوردستاندا چەندێک ئەتوانن چاوەڕوانیان لە حکوومەتی هەرێم هەبێت و چی ڕۆڵ و بەرپرسیارەتێکیان نیشانداوەتەوە بۆ ئێستا
بەداخەوە ئێمە هەر ئەو سناریۆی کە لە ئێرانە ڕوئەدا بۆ پەنابەری ئەفغانی و هەڵوێستی دەوڵەتی ئێران ئەبینین بە شکلێکی کە لە هەرێمی کوردستانیشە وجودی هەیە. بۆ نمونە کەس هەیە هاوسەرگیری کردووە خێزانەکەی خەڵکی هەرێمی کوردستانە، بەڵام تەسکەرەیان نادەنێ، منداڵەکانی بێهەویەن، UN بەرگەیەکی داونەتە کە ئەمانە ناویان فلانە مناڵی فلان کەسن. ئەمە شەرمەزاریە، ئەمە هەڵاواردنێکی ئاشکرایە. لەم بریتانیا کەسێ بێ بە سوتفە مناڵی ببێت ناوەکەی ئەنووسن سرتیفیکەیتی ئەدەنێت، بەڵام ئەو پەنابەرە ساڵهایە لە کوردستانی عێراقایە، لەوێ ئەژی هاوسەرەکەی کوردستانی خەڵکی هەرێمی کوردستانە. یعنی چی؟ بۆیش ئەمە بەسیترین داخوازیە. پێشتریش باسم کرد مناڵەکانیان ئەچن بۆ مەکتەب، توانای درێژەدانی مەکتەبیان نێ لەبەر نەداری. حکومەتی هەرێم ئەبێ ئەمانە بە خۆڕایی هەزینەی تەحسیلیان خەرج مەخارجی پێداویستی مەکتەبیان بۆ دابین بکات. بۆیش داواکاریەکانیان زۆر ڕەوایە. حکومەتی هەرێم ئەبێت دەست هەڵبگرێت لەم ناڕەوایەتی کە دژ بە پەنابەرانی ئێرانیەی کات. ئەبێ ئەم هەڵاواردنە لابەرێ و وەکو هاوڵاتی سەیریان بکات و تەسکەرە بدا بە مناڵەکانیان و پێداویستی خوێندن و مەسکەنیان بۆ دیاری بکات. ئەمە زۆر بەسیتە. ئەمە مافی حاشا هەڵەگری هەر کەسێکە کە ساڵێک 2 ساڵ چەند ساڵ لە شوێنێکە ژیە. بۆچی حکومەتی هەرێم ناتوانێت بیکە؟ ناتوە پارەی نییە، واقعی نییە، دەسەڵاتیان هەیە، بەڵام ئیرادەی ئەویان نییە و نایانێ بیکەن و UN خۆی لێ هێنکردن سەلبی مەسئولیەتی کردووە لە ئاسیانە. ئەگەر بەگشتی تەماشای ڕێکخراو و ئەحزابەکانی تری ئێرانی بکەین و ئەوان لە بەرامبەر دۆخی پەنابەراندا و دۆخی پەنابەران بە تایبەتی لە هەرێمی کوردستانی عێراقدا چ جێگە و ڕێگە و نەخشەشان بووە؟ ئەوەی ڕاستی بێت هەرچەند بەشێک لەم پەنابەرانە خۆیان ئەندامی ئەو حیزبانان، بەڵام بەداخەوە ئەم حیزبانە بازرگانیەکەن بە لەسەر گیان و ژیانی ئەوان، لەسەر مافی پەنابەریان لە کوردستانی عێراقا. ئەخر بۆی نییە حزبی سیاسی بچێ بە نوێنەرایەتی پەناهەندەوە لەگەڵ UN خەریکی مزاکرە بێت. بۆی نییە. ئەوان ئەنجومەن و ڕێکخراوی خۆیان هەیە پەنابەران و بێت ڕاستەوخۆ ئەوان نوێنەرانی خۆیانە دیاری بکەن و بچن بۆ لای UN. بەڵام ئێمە ئاگادارین کە ئەحزابی کوردستانی لەوێ دەست بە یەکی بوون و چوونەتە لای UN لە سوورەتێکە ڕۆژی 20 مانگ کە سەدان نەفەر لەبەر دەرگای UN کۆبوونەوە، خێمەیان لێدا و ویستیان داوان لێکردن کە بچن ناو UN نوێنەرەکانیان بنێرن، چیان نا ئەبێ UN بێ بۆ ناو ئێمە. ئێمە قسەیەکی شاراوەمان نییە، با بێ لێرە قسەکانمان بکەین. یعنی وەکو مەجمەعێکی عمومی، وەکو کۆبوونەوەیەکی گشتی UN هات وعدی پێدان تا یەکشەمە وەڵامیان بداتەوە. بەڵام ئاگادار بووین دوێنێکە کە ئەحزابی بەرەی کوردستانی یا ئەحزابی ناسیۆنالیست وەکو کۆمەڵی زەحمەت کێشان و حزبی دیموکراتوانە بە نوێنەرایەتی پەنابەرەکان چوونەتە ژوورەوە کە ئەمە بۆتە هۆی ناڕزایەتی کۆمەڵێکی زۆر لە پەنابەران و هەر بۆیەش ڕۆژی سێشەمە سەعاتی 9 بەیانی لە سلەیمانیش ئەم ناڕزایەتی پەنابەران دەستی پێ کردووە کە شوێنەی پیا کردووە لەوێش و دژ بە سیاسەتەکانی UN و تەبعەن حکومەتی هەرێم و هەروەها ئەو حیزبانەی کە خۆیان کردووە بە نوێنەری ئەم پەنابەرانە قسەیان هەیەوە ئەبێ قسەکانیان ببیسترێت. ئێمە نوێنەرانی ڕاستەقینەی خودی پەنابەران بە ڕسمیە ناسین کە لە کۆبوونەوەی گشتی خۆیانە ئەبێ ڕێی بدەن، نوێنەر بۆ خۆیان دیاری بکەن، زمانی حاڵی خۆیان بن. ئاژەتان بە ڕۆڵی UN حکوومەتی هەرێم و ئەحزاب و زۆرێک لە ڕێکخراوەکانی تری کوردستانی ئێران کرد پەنابەران خۆیان لە ئێستادا چی بکەن بۆ ئەوەی کە لەم دۆخەنا لەبارەدا دەرباز بن؟ من لە سێ چوار ڕاگەیاندنی پێشوماکە بەهۆی سووتانی بەهروزی مەحمودیەوە دەرم کرد و دوایی کارساتەکەی و هەروەها ئەو مانگشتەی کە ئەنجامیان داوە ئیشارەم بەوە داوە ئەمە هەنگاوێکی گەورەیە و ئەمە یەکەم جارە لە
هەرێمی کوردستانە پەنابەران بەم شێوە یەکڕێز و متحد دێنە مەیدانەوە و ئەمە مهمترین خاڵە. هیچ کەس ناتوانێت زمان حاڵی ئەوان بێ بەخەی خۆیان. بۆ یەش ڕیزەکانی خۆیان ئەبێ یەکگرتوو بکەن، ئەبێ قسەیان یەکێ بکەن، داخواخزیەکانیان گەڵاڵە بکەن و تەقدیمی کەن بە UN و کۆڵ نەدەن هەتا بۆیان جێبەجێکە و حکومەتی هەرێم ملزەم بکەن بەوەی کە ئەم مافەڕەوانەیان بۆ دابین بکات. حکومەتی ئێران بێتاسیر نییە لەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان هیم بکات، جوابی سەرباڵایان بداتەوە. هەروەکو ئێمە ئاگدارین کونسوڵی ئێران لە دووهەم ڕۆژی خۆسووتانەکەی چوونە خەستەخانە بۆ لای بەهروزی مەحمودی و وەک کاغەزێکی ئایچواریاندایە کە وەرەقەی سپیان بۆ ئیمزا بکە کە تەبعەن بێشەرمانە ویستویانە بیارە بیبەنەوە بۆ ئێران یا بەڵایەکی بەسەر بێنن، بەڵام هاوڕەکانی کە لەوێ بن ترۆیانەکەن و دەریانەکەن لە خەستەخانە. جا حکومەتی ئێران بێتاسیر نییە، ئەمە لایەکێتی. حکومەتی هەرێمش دەخوایەوێ کە نانخۆڕێک کەمتر کەس داواکاری لێ نەکە، هەروەکو چۆن نەزانین حەڤەی شوباتماندی خۆپیشاندارەکانی کەماندی کە چۆن حکومەتی هەرێم بە تەقە و بە سەرکوت جوابی یادنەوتەوە. بەڵام ئەگەر ئەم هەزاران پەنابەرە ئێرانی کێسا لە هەرێمی کوردستانان لە هەورێرن، لە سلەیمانین، لە باقی شارەکانی کەن، ئەبێ شەبەکەیەکی بەربڵاو تۆڕێکی کۆمەڵایەتی وەسیع پێک بێنن کە نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان دیاری بکەن و ئەوان بچن قسەکەریان بن لە لای UN و دەردڵیان بکەن و داخوازیەکانیان مەترح بکەن و تا چارەسەرکردنی کێشەکانیان کۆڵ نەدەن. ئەمە ئەمری ڕۆژێکی و دوو ڕۆژ نیە تەبعەن، زەمانیەوێ، بەڵام پەیگیری و شێرگیری ئەوانیەوێ. من پرسیارم نەماوە ئەگەر قسەیەک ما بێت و بتانێت لە کۆتاییدا پێشکەشیکەم فەرمون. من فقط یەکشت ماوە بڵێمەوەش داواکاریەکم هەیە لە هەموو پەنابەرانی تری دەروەی وڵات و هەروەها ئەحزاب و سازڕێکخراوە مرۆڤ دۆستەکان و هەروەها خەڵکی کوردستان لە هەرێمی کوردستانە پشتگیری ئەم پەنابەرانە بکەن. ئەمانە داوای ڕەوایان هەیە، حەقی ئینسانی خۆیانە کە بەو مافانەیان بگەن. ئێمە وەک ڕێکخراوی پەنابەرانی ئێرانی پشتیان نەگرین، کۆڵ نادەین، وەشان بەشانیان خەبات دەکەین و چالاکیەکانیان هەوڵوتەقەلاکانیان ڕاگەێنین بە دنیا و داواشم لە هەموو خەڵکی ئازادی خوازەوەیە کە پشتیان بگرن و لەم خەباتەیە بە تەنیایان نەهێڵین تا سەرکەوتن بەدەستدەهێنن. بەڕێز سەعید ئارمان، سکرتێری ڕێکخراوی سەرتاسەری پەنابەرانی ئێرانی بێمەرز، زۆر سپاس بۆ ئەم دەفەتەی پێت داین. سپاس بۆ تۆ هاوڕێ بنار، دەستان خۆش بێت. بینەرانی عزیز، لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا هەر شاد بن.